لقى دكتور زبيري تشينا عمري دكتور زبير جراحي بولي وما نمرديا قلت دكتور زبير زاني عمري لو دكم قلت له قلتم دمي خلق بنزا دفتري بينيتن جهازي ام ار اي بكرم كأو جهاز لكردستان نية لهم كردستان نية دكتور زبير باشان بخوي ويدقو قلتي بي ام سير او هادري يعني او ظنت قوري بخواي قوري وبخلشي يعني سير وبلاء وكأقسم كده بنزا دفتر بري بخير قلتي بي ام بخوي دي جراو دكتور زبير إدي بساري لم يشي دول أسبوع ما تشينو عمري لويندر لايفم كردوا خلشينا مهرباني أمانتين قوبيتن دمي أو جهازي بكرم أو جهاز سودي أويا بار خير كان تنبينن زكاة كان تنبينن والزكاة دشيلة بأوشتي ليرة مع مصطفى حمزة بزيج قلتم برو بيج أو برو مقابلة مع السيد أحمد مكردم بخوم شريعة يعني إذا زي ملايتيم هي دزانم أوشتي دبي في سبيل الله يعني في سبيل الناس في سبيل الله يعني في سبيل الناس خلق غلط يجي بشتيا في سبيل الله يعني بس جهاد نية في سبيل الله يعني في سبيل الناس يعني خدمتي خلشي بكاتب خواي قولة تبيشتي ببيري هي اللي بدي تبيشتي بمكتب ومزقفتي هي دروس بكريتن خوا دري باري زكاة كانت في سبيل الله بشكل يعني كزكاة استا زور ضرورة لناو هوليري كماموغرافي ما نبي تایبەتە لە بۆ تەشخیصکردنی سەرەتانی مەمچی ئافرەتان خۆ ئەمن نەخۆشکە من نەداکەم نەکچم سەرەتانی مەمچی نییە بەڵام خەڵک هەیتی باشە هەیبوو گریمان چێو بچیتن لە دەرێ زۆر گرانە ئێدی چێو بچیتن دەبی جێیەک هەبیتن لێکەمە ئەوسار بڕیارماندا مامۆگرافی بکڕین ئەنجۆی بکڕین ئەشعی ئەنجۆی بکڕین کە لە بۆ تەشخیصی ملولەکانی مێشک و دڵیە کابرا جەڵتە لێی دەداتن لە چێ فەحز بکە گرانە دەبی شوێنێک هەبیتن کە فەقیر ڕووی تێ بکە وەکو بیرەکەی ئیمامی عوتمانە قسەی ئیمامی عوتمان دەزانن چییە جوولەکە بیرەکی هەبوو ئاوەکەی بەگران دەفرۆشتە موسڵمانان ئیمامی عوتمان هەستا گوتی ڕۆژێک لۆ من ڕۆژێک لۆ تو ڕۆژەشی لێکڕیەوە لەو ڕۆژەی کە هیوی بوو گوتی وەرن موسڵمانە لە خۆتان ئاوی دابینکەن وای لە جوولە گوتی ڕۆژەکەت کەشت دەدەمێ و ئەو کەسانی کە دەرێن ئەدی لۆ بە دزی خێرێ ناکرێ ئەوانە نازانن لە قورئانی نەگەویشتینە خوای گەورە دەرێت دەفەرمێتن الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية خوای گەورە باسی خێری بە ئاشکرا دەکا خێر دوو جۆری هەیە خێرێک شخصیە خێرێک جەماعیە کۆمەلگا ئەسڵ وای بە ئاشکرا بکرێتن ئەسڵ وای هەموو مشارەکە بکەن و فەقیرەکان پێ بزانن ئەگەر ئەمە خۆم ئیعلان نەکرد بایە فەقیر لە چێ دەزانیتن بێ ڕوو لە من بکاتن دەبی ئیعلان بکرێتن و خێرێکی شخصی نییە ئەگەر ئەتو لە فەکدایەکە چی پێویست ناکات ڕسمی بگری ئەو لە فەکدایەکەچی بەڵام ئەگەر توویست مەطعەمێکی دروست بکەی لە فەی بدێ فەقیرەکان ئەو وەختی ئیعلان بکە بریان من لە فەی دەدەمە فەقیرەکان وەرن ڕووی تێ بکەن دەوڵەمەندەکان وەرن یارمەتی بدە عیبادەتی سەردەمە میهرەبانی دەرێ دەوڵەمەندەکان وەرن پارەی بینن فەقیرەکان وەرن یارمەتی وەربگرن عیبادەتی سەردەمە